جوانن ئەوە خەریکی چین؟ خۆمان ئامادەکەین. زۆر جوانن جلی کوردستان لەبەر کردووە هەر بژین. ئەی باشە بۆ ناین بڕۆین بۆ ناوچێکی دێرینی کوردستان و هەم سەیرانە بکەین و هەم جەژنەکەشمان لێ بکەین. باشە زۆر باشە ئامادەن؟ بەڵێ. کاتە وەرن با بڕۆین. سڵاتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێمان جەژنی قوربانی پیرۆستان لە پیرۆز بێ. زۆر دڵخۆشم ئەمڕۆ جارێکی تر لە بەرنامەیەکی تایبەتی هەرجار و گەشتێ گەڕامەوە بۆ لای ئێوەی عەزیز. ئەو قازانە چەند جوانن لەوێ گوێتان لەدەنگەتی؟ زۆر باشە. بەڵام پێشەوەی باسی گەشتەکەمان بکەین پێم خۆشە هاوڕێیانم خۆیان بەمە بناسێنن و خۆیان بە ئێوەش بناسێنن. سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێ. جەژنی تۆش پیرۆز بێ. من ناوم سیڤان سەردارە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی. جەژنی توش پیرۆز بێ. من ناوم ڕەند ڕێکەوتە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی. جەژنی لە تۆ پیرۆزە. من ناوم ئیناس پێدرەوە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی. جەژنتان پیرۆز بێ. من ناوم باران مەرزانە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی. سڵاو، من ناوم نالیەمنە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێنم. جەژنی تۆ هەموو هاوڕێکانی تریشمان پیرۆز بێت. من ناوم پڕهەست سالارە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتیەوە. جەژنی تۆش و هەموو هاوڕێکانی تریشمان پیرۆز بێت. من ناوم پارسا سالارە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی. دەستان خۆش بێت. زۆر خۆشحاڵ بووم بەناسیمتان. ئەمڕۆ من زۆر دڵخۆشمکەوە ئەمڕۆ ئێوەم لەگەڵە. ئامادەن بۆ دەستپێکی گەشتەکەمان؟ بەڵێ. ئادەی بەدەنگی بەرزتر بیڵێ؟ بەڵێ. هەر بژی. هاوڕێیانم ئێرە هاوینە هەواری سەرچنارە شوێنێکی مێژووی شاری سلێمانیە. ئەم شوێنە دەستکردی دەستی مرۆڤ نییە بە تەواوەتی سروشتیە. ئەم شوێنە پێش شاری سلێمانی بوونی هەبووە. بەڵگەشت لەسەر ئەوە کاتێک کە ئیبراهیم پاشای بابان سلێمانی دامەزران لە ساڵی 1783 بۆ 1784 کاتێک کە سلێمانی دامەزران لەسەر ئەو بنەمای ئێرەی دامەزران کە کانی و ئاوی تێدا هەبووە. خۆتان نەزانن کەوا ئاو سەرچاوەی ژیانەوە هەر شوێنێکیش ئاوی لەبێ بوونی ئاوەدانی و ئاوەدانی ژیانە. نمونەش لەسەر ئەم شوێنانە کانی ئیسکان و سەرچنار بووە. مناڵەکان پێم خۆشە کەوا پیاسەیە بکەین بەناو ئەم ناوچە جوانەیە و بەدەم پیاسەکەەوە باسی زیاتری ئەم شوێنەتان بۆ بکەم. با بڕۆین. هاوڕێکانم ئەم شوێنە سەرچاوی ئاوی سەرچنارە کە لە ژێر شاخ و گرد و تاشە بەردە گەورەکانەوە ئەڕژێت بۆ ناو ئەم حەوزە جوانە. پاشان لێرەوە بەرەو ناوچەکانی پلیاسان و شەکرەکە و ئاوبارە ئەڕوە. دواتر لەوێەوە بەرەوە ڕووباری سیروان ئەڕوە تاوەکو بەنداوی دەربەندی خان. لەسەر ڕێڕەوی ئەم ئاوە چەندین سەوزایی و گوڵ و گوڵزار و درەختی جوان ڕواوە
کەوای کردووە هەوایەکی پاک و بەخشێ بە دانیشتوانەکەی. وەرن با بەدەم پیاسەوە شتی تردان بۆ باسکەم. کاتێک کە شاری سلێمانی بنیانرا خەڵکی وردە ڕوویان کردە شاری سلێمانی ڕووبەری شارەکەمان فراوانتر بوو وەخۆ ئەزانن خۆ خەڵک هەر نابێ خەرێکی کارکردن بێ ڕێگومان پێویستیان بە پشووە بۆیە بۆ پشوو وەرگرتن و بەسەربردنی کاتەکانیان ڕوویان کردۆتە بناری شاخی گۆیژە و مامەیارە و هاوینە هەواری سەرچنار ئەزانن بۆچی لەبەرەوەی ئاوی لێ بووە ئاو هەوایەکی خۆش بووە هەوای پاکی سازگاری لێ بووە هەر لەبەر ئەم هۆکارەش خەڵکی کاتەکانیان لەم شوێنە بەسەر بردووە. پێگەشتن ئێستا وەرن باشینە سەرەوە باسی بابەتی گرنگترتان خۆ بکەم. دوای ئەوەی کە ئەم ناوچەیە بە تەواوەتی بوو بۆ ناوچەیەکی گەشتیاری خەڵکی وردە لە دەوروبەری ئەم ناوچەیە دەستیان کرد بە نیشتەجێبوون. باشە لە ماڵێکەوە بوو بە 2 ماڵ لە 2 ماڵەوە بوو بە 3 ماڵ دواتر وردە تاوای لێ هاو گەڕێک دروست بوو. ئەو گەڕەکانی کە لە سەرەتادا لە دەوروبەری ئەم ناوچەیە دروست بوون گەڕەکەکانی شەهیدی سەرچنار و گردی سەرچنار و سەرچنارە. پاشان کارگەی چیمەنتۆ دروستکرا وردە ئێرە ئاوادان کرایەوە. پێتان خۆشە باسی ئاوەکەتان بۆ بکەم؟ کەواتە وەرن باسێری ئەم ئاوە جوانە بکەین و باسێکی کورتی ئەم ئاوەشتان بۆ بکەم. ئەم ئەوەی کە لێرە هەڵئەقڵێت سەرچاوی ئاوی ناوچەکانی دەوروبەریەتی پشکنینی تەندروستی بۆ کراوە و کە بە سەرچاوی ئاوی پاکی ئەم ناوچەیە دائەندرێت وەکو ئەزانن کە ئاو لە هاوینە کەمەکات و لە زستانە زیعەکە بۆیە ئاوی ئەم شوێنەش لە هاوینە کەمەکات و لە زستانیشە کانیا و سەرچاوەکانی ئەتەخن و ئاوەکە زۆرە بێت. باشە و شتێکی ترمان بیر نەچێت کەوا ئەم ئاوە سەرچاوی پشت و کاڵکردنە و سەرچاوی ئەو ناوچانەی دەوروبەریەتی بۆ ئەو ئاوەدانی یەکێک لەو ناوچانە ڕاپەڕینە سەرچنارە کلیاسانە ئەم ناوچانە ئەگرێتەوە چەنگەڕەکێکی تریش. پێتان خۆشە شوێنی نیشتەجێبوونی سەیرانەکەمان بدۆزینەوە؟ کەواتە وەرن با بێکەوە شوێنی سەیرانەکەمان بدۆزینەوە. دوای ئەوەی کە شاری سلێمانی فراوانتر بوو گەشتیارانی سلێمانی و دەرەوەی سلێمانیش ڕوویان کردە ئەم هاوینە هەوارە. بێگومان ئەزانن گەشتیاران پێویستیان بەمانەوە بوو ڕاستە بۆیە سەرمایەدارەکان دەستیان کرد بە دروستکردنی میوانخانەکان و باڵەخانەکان بۆ ئەوەی گەشتیاران بتوانن بمێننەوە. هەر ئەمەش وای کردکەوە خەڵکی زیاتر بوو بکەنە شاری سلێمانی. تێگەشتن ئێستا؟ باشە وەرن با بڕۆین دانیشین پرسیارتان لێ یەکەم. باشە؟ دەی وەرن. سەرچنار ئەوەنە گرنگ و جوان بووە تەنانەت شاعیرەکانیشمان لە شعرەکانیانە ناوی سەرچناری ئەڵێنەوە. بۆ نمونە پیرەمێردی شاعیر ئەڵێت زەمزەمەی بولبولی بەهارانی وردەبارانی ژێردەوارانی لە شەوی بەزمی سەرچنارانی وردە سۆفی لە خاچە گۆرانی. نالی شاعیریشمان ئەڵێت ئەمجا مەوەستان تا دەگەیتە عەینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور. مناڵە عەزیزەکانی هاوڕێمان دوای ناوبڕێک و ئەگەڕێینەوە لاکە. ئەمجا مەوەستە تا دەگەیە عەینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور
چشمێکە میسلی خۆر کە لەسەر جێبە ڕۆشنی فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وات بلور یاکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن واکشی هاوە بنور یاکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن واکشی هاوە بنور یا چەشمە ساری خاتری پڕفەیزی عارفە یانبوعی نورەدا زۆر باشە ئێستا بە کۆمەڵێک پرسیارتان لێ بکەم چەند کەس حەزەکە پرسیاری لەکەم هەر بژی پرسیاری یەکەمم ئەوەیە ئێمە وتمان ئەم ناوچەیە ناوچەیەکی سروشتیە مەبەستمان لە چییە کە ئەڵێن سروشتی ئابیتە وەڵام واتە هیچ مرۆڤێک دەستی لە ڕوودان و دروستبوونیدا نییە هەر بژی باشە کێ پێم ئەڵێت کەوا ئەو شاعیرانە کێ بوون کەوا شعریان بەسەر ئەم ناوچەیە وتووە ئەدەی پێم بڵێ نالی و پیرەمێرد هەر بژی ئافەرم ئەی باشە بۆچی شعریان بەسەر ئەم ناوچەیە وتووە کێزانێت ئەدەی تۆ پێم بڵێ سروشتی جوانی سەرچنە هەر بژی کۆتا پرسیارم باشە ئەزانن لە کۆتاییە ئەم ئاوەی سەرچنە کە بە سەرچنار و ڕووباری سیروانە ئەڕوات و بەرەوگەڕەکەکانە لە کۆتاییە ئەڕوا بۆ کوێ تۆ پێم بڵێ بەنداوی دەربەدێن خان هەر بژی ئافەرم دەستان خۆش بێت ئینجا وەرن پێم بڵێن جەژنتان چۆن بەسەر برد تۆ پێم بڵێ چی و کرد یەکەم جار جەژن هەموو یەکەم جار یەکەم ڕۆژ بەیانیەکەی کاتێک لە خەو هەڵستام بەیانی باشم لە دایک و باوکم کرد و جەژنە پیرۆزەم لیان کرد لە دواییدا هەستام نانی جەژنمان خوارد ئەیدانە شۆری ئەی چۆن بەرم ئەنجا لە دواییدا ویستمان بگەڕێن و سەردانی هاوڕێکانمان و هەروەها خێزانەکانمان بکەین و جەژنە پیرۆزیان لێ بکەین لەگەڵ ئەوشدا نقل چکلێتمان کۆکردن هەر بژی کاتێکی خۆشتان بەسەر برد تۆ حەزت لە چ شتێکی جەژنە حەزم بە نانی بەیانیەکەی تکاممان بێکەوە کۆڵینەوە ئەدەی تۆ پێم بڵێ جەژن چی و کرد هەر لە سەرەتای هەڵسان لە خەوە بۆم باسکە هەستان لە خەو بەیانی باشم لە دایک باوکم کرد دەستیانم ماچ کرد ددانم شۆرت نانی بەیانیمان خوارد خۆمان گۆڕی و نقل چکلێتمان کۆکرد هەر بژی ئافەرم یاری کرد لەگەڵ هاوڕێکانە بەڵ یاری جوانتان کرد یاری کوردەوارەکان بوون زۆر خۆشە لە جەژنە یاری بکەی ڕاستە بەجەر لەوەی کە بچین و قڵ و شیرینی کۆ بکەیتەوە بەڵ ئەی تۆ پێم بڵە حەزت لە چ شتێکی جەژنە چ بەشێکی چکلێت کۆکردنەوە باشە تۆ باسی جەژنەکەتمان بۆ بکە چی و کرد چی و نەکرد بەیانی زوو هەستام جەژنە پیرۆزەم لە دایک و باوکم کرد نانم خوارد ددانم شت جلی جەژنم لەبەر کرد چوم چکلێت کۆ بکەمەوە و یاریم لەگەڵ هاوڕەکانمان کرد و چوین بۆ لای خزم و کەس و کارمان حەزت لە چ شتێکی جەژنە تۆش ئەویانم پێ بڵێ نقل و چکلێت کۆکردنەوە هەر بژی ئافەرم تۆ پێم بڵێ چی و کرد لە جەژنە گەڕستان لە خەو جەژنە پیرۆزەم لە دایک باوکم کرد و چون دەمدان شرد و نانی جەژنمان خوارد دوایە خۆمان گۆڕی چوونە دەرەوە بۆ ئەوەی چکلێت کۆ بکەینەوە یاری لەگەڵ هاوڕەکانمان بکەین ئافەرم هەر بژی ئەدەی تۆ پێم بڵێ چی و کرد لە جەژنە هەستان لە خەو دەست لە موچام شۆرد جەژنە پیرۆزم لە دایک و باوکم کرد دوای ئەوە نانمان خوا خۆم گۆڕی چوون جەژن کۆکەوە پێم بڵێ چی و خوارد نانی بەیانی چی بوو برنجی فاسۆلیا مشکی سوور هەر بژی ئافێتە بە تۆ پێم بڵێ چی و کرد لە جەژنە داین لە زوو هەستام دموچاوم شۆرد دانەکانم شۆرد پیرۆزە لە دایک و بابم کرد ئافەرم دەمودانم شۆرد نانە خوارینجە دوای ئەوە اینجا چون جلی جەزم لەبەر کرد باشە چون بۆ لای هاوڕەکان یاریمان کرد اینجا چین چکلێتمان کرد باشە
نالی ئێستا قەیسیەکە و حەز لەیە؟ ناوڵی هین چکلێت چکلێتەکە ئێمە چکلێتمان نەخوار مناڵینە با ئێستا هەمومان بەیەکەوە چکلێت بخۆین پێتان خۆشە؟ نالی گیان چکلێتەکەمان لێ نزیک بکەرەوە زۆر زۆر سپاس چکلێتەکە هەڵگرێت تۆ حەزی لە زەردەکە بوو ڕاستە؟ باشە ئافرم تۆش؟ چکلێت هەڵگرە؟ ئافرم جەژنتان پیرۆز بێ هەمیشە لە جەژن نابن بۆ هاوڕێکەشتی هەڵگرە حەزی لەکەم ڕەنگێ زەردەکە باشە دەست خۆش پرتەقاڵیەکە باشە ئێ نالیگیان ئێستا نۆری تۆیە پێمان بڵێ جەژن چی و کرد من بانی لە خەوەسان باشە جژنە پیرۆزە لە دایکمان کرد ئافرم نانم خوارد باشە خۆم گۆڕی چووی نقڵ و شیرینی و کۆ کردەوە ئەرەوەڵا ئەی خۆش بوو کاتە بەسەر بر لەگەڵ هاوڕێکانتە بەڵێ هەر بژی چ شتێکی جەژنە بەلاوە خۆشە تۆ مامان ساڵایی نقڵ و شیرینی چ شتێکی جەژنە بەلاوە خۆشە تۆ نقڵ کۆکردنەوەی چکلێت و نقڵ و شیرینی ئەرەوەڵا هەر بژی باشە مناڵەکانی هاوڕێم بەپێی ئەوەی کەوا کەش و هەوا زۆر خۆش بووە بارانێکی باش باریوە چەند کەس پێی خۆش بوو بارانباری هەر بژی ئەزانن بۆچی لەبەرەوەی سەوزاییەکی زۆر جوانی دروست کردووە کاتی سەیرانە گەشت و سەیران باشە ئێوە کوێتان بەلاوە خۆشە بۆ سەیرانکردن چه هاوینە هەوارێکتان بەلاوە خۆشە ئێستا من هاوینە هەوارەکانی دوکانم زۆر بەلاوە خۆشە ئەدەی تۆ پێم بڵێ کێو بەلاوە خۆشە بۆ گەشت و سەیرانکردن من هاوینە هەواری سەرچنارم بەلاوە خۆشە و هەروەها بە هەمان شەیتە دوکانیشم بەلاوە زۆر باشە ئەدەی تۆش پێم بڵێ هاوینە هەواری دوکان باشە هاوینە هەواری تۆژگە منیش هاوینە هەواری دوکان و سەرچنار هەر بژی ئەی تۆ کێو پێ خۆشە ئەزانی لە کوێوەیە هەر بژی ڕۆشتون بۆ ئەوێ هەر بژی ئەی تۆ پێمان بڵێ دوکان باشە ئەی تۆ ساڵای من حەزم لە ئەحمەداوە ئەی تۆ حەز لە چه هاوینە هەوارێکە ئەحمەداوە ئەحمەداوە هەر بژی زۆر زۆر باشە پرسیارێکتان لە یەکەم کاتێک کە ئێوە ئەچون بۆ گەشت و سەیران نابێت چ شتێک بکەن لەوێ ئەو شتانە چین کە نابێ بیانکەن لە گەشت و سەیرانە تۆ پێم بڵێ پێویستە پاکخانی ژینگە ڕابگرین و پارێزگاری لە دارەکان بکەین نابێت درەختەکان بشکێن ئاگر نەکەینەوە بۆی دارودرەخت عەزیت بۆی زیانیان زیانیان پێ نەگات ڕاستە نابێت لە ژێردارەکان بکەینەوە چونکە تیم و هەڵکی ئاگرەکە زیان بە دار و گەڵاکان دەگەێنێت ڕاستە ناوێت شەڕ بکەین ڕاستە ئەی تۆ ناوێت چەک و تەقەمەنی بیکەین باشە زۆر ڕاستە نالیگیان تۆ پێمان بڵێ نابێت چی بکەین لە سەیرانەکانە نابێ خۆفڕێ بینە ناو ئاو هەر بژی چیتر نابێت دارەکان بشکێنین لە بری ئەوە چی بکەین باشترە لەبرەوە ئاو بین بە دارەکان باشتە فەرم هەر بژی هاوڕەکان دەستان خۆش بێ وردە وردە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا پێم خۆشە پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بێنم کۆمەڵێک ڕێنمایی و ئامۆژگاریتان بکەم هەر کاتێک کە لەگەڵ خانەوادەکانتان ئەڕۆن بۆ گەشت و سەیران پێویستە لە نزیکی ئەوان بمێنەوە دوور نەکەونەوە لەوان کە شوێنەکە ئاوی لێبوو نزیکی ئاوەکە نەکەونەوە و هەروەها لە جەژنانە کاتێککە لەگەڵ خێزانەکانتانە ئەچنە دەرەوە دوور نەکەونەوە لەوان هەوڵبەن زیاتر لەگەڵ ئەوانە زیاتر بچنە دەرەوە و سەیران بکەن و لە جەژنەکانیشا بگەڕێن لەبەرەوەی بەتەنیا بگەڕێن لەوا چێون بن و کاتە زۆر دڵگرانە بن ڕاستە اینجا چکلێت و شیرینی زۆر شتە زیان بەخشەکان مەخۆن زیاتر لە بری ئەوە شەربەتی لە میوە دروستکراوەکان یاخود میوە بخۆن اینجا هاوڕێکانم بە بۆنەی جەژنەوە بەبێ دیاری من ئێوە ناگەڕێنمەوە ماڵەوە بۆیە سواسی سپۆنسەرەکەمان ئایکی وەکەین کەەوە خەڵاتی زۆر جوانی بۆەوە هاوڕێ جوانانەمان ئامادە کردووە هیوادارم سوودی لێ ببینن ئێمە کۆتایی بە بەرنامەکەمان نەهێنین بەخواتانە سپێرم تاوەکو بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ